بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا تفسير سورة الأنعام اجتناء آيات السيو هشت كلآتي سيو هشت داخوا بباوران بكافران دفرمي دوايا ويك روحيان دكيشريتو ملائكتكان ديان مرينن كلآتي سيو حودا باس مان كرت كاتك فرشتي روح كيشان ديتا لاي كسا بباورو كسا استمكارو هاو باش بريا دركان پێیان دەڵێن کوان ئەوانەی لە دنیادا دەتان پەرستن و بەندایەتیتان بۆ کردن بۆ نایەن فریاتان کەون و لەو تەنگانە و لەو ناڕەحەتیە ڕزگارتان کەن. ئەوان بێگومان ئەوانیش دەزانن کە جگە لە خوا لەو حاڵەتەدا هیچی پێ ناکرێ، بۆیە دەڵێن ئەوانەی دەمان پەرستن ئێستا نایان بینین لێمان ون بوون و بۆ خۆیان لەسەر خۆیان هەر لە دنیادا پێش ڕوح دەرچوون دەبنە شاهید کە ئەوان بەبێ باوەڕی ژیاون و هەروەها بەبێ باوەڕیش ڕوحیان دەرچووە. بێگومان تەمان هەر کەسێک بەبێ باوەڕی ژیا بێت و بەبێ باوەڕی مردبێ هیچ جۆرە لێخۆشبوون و شەفاعەت و تکایەک نایگرێتەوە، نە خوا لێی خۆش دەبێ و نە ڕێگاش دەدا. هیچ کەسێک لە مەلائیکەتەکان یا لە پێغەمبەران یا لە شەهیدان یا لە پیاوچاکان ئەگەر کەسی نزیکی خۆشیان بێ شەفاعەتی بۆ بکەن و تکای بۆ بکەن. بۆیە دوای مردن تەمان خوای گەورە ڕوو لە کافرەکان و ئەوانەی بەبێ باوەڕی دەمرن پێیان دەڵێ قال یعنی فەرمووی، خوای گەورە فەرمووی، خوای گەورە دەفەرمێ ودخولوا بڕۆنە فی ناو گەڵ ئومەمین کەسانێک کە قەد خەلەت کە ڕۆیشتون تێپەڕۆیون مردوون من قەبلیکم لە پێش ئێوەدا من الجن والئینس لە جنۆکەکان و لە ئینسانەکان لەکوێ بڕۆنە گەڵوان و لەکوێ لەگەڵواندا بن فی الناری لەناو ئاگردا. قال فەرمووی خوا ودخولوا فی ئومەمین بڕۆنە گەڵ کەسانێک گەلانێک یان لێرە مەبەستی شەخصە کەسانێک کە قەد خەلەت من قەبلیکم کە ڕۆیشتون لە پێش ئێوەدا مردوون لە پێش ئێوەدا من الجن والئینس کە هێندێکیان جنۆکەن و هێندێکیان مرۆڤن بەڵام وەکو ئێوە بوون لەکوێ لەگەڵ ئەواندا بن و لەکوێ لەگەڵ ئەوان بمێننەوە فی الناری لەناو ئاگردا. جا دەفەرمێ کولەما هەر کاتێک دەخەلەت یعنی چوونە ناو ئاگر ئوممەتون کۆمەڵێک دەستەیەکی تازە چ دەکەن؟ لەعنەت ئوختەها نەفرین دەکەن لەوانەی پێش خۆیان، لە هاوشێوەکانی خۆیان، لە خوشکەکانی خۆیان، لە برادەرەکانی خۆیان، لەوانەی کە وەکو ئەوان کافرن بەڵام لە پێش ئەواندا مردوون و لە پێش ئەواندا چوونەتە جەهەنەمێ. واضحە؟ حتى یعنی ئەو یاسایە بەردەوام دەبێت، بەردەوام ئەوەی دەچێتە جەهەنەمێ لەعنەت لەوەی پێش خۆی دەکات، لەعنەت لەو کەسەی دەکات کە هۆکاری ئەوە بۆ چوونە جەهەنەمێ. حتى إذا اداركوا هەتاکو بە یەکتریان دەگەیەنێت خوا فیها لەناو ئاگردا جەمیعەن هەمووان، هەرچی کافر هەیە بە ئینسان و بە جنۆکەوە خوای گەورە لەناو ئاگردا بە یەکتریان دەگەیەنێ کە بە یەکتری گەیشتن و هەمویان لەناو ئاگردا کۆبوونەوە. قالت دەڵێن ئوخراهم ئەوانەی دواتر هاتوون لی ئولاهم بۆ ئەوانەی پێش خۆیان. جا عولەما دەفەرمون ئوخراهم ئەو کەسانن کە گومڕا کراون، ئولاهم ئەو کەسانەنە کە خەڵکیان گومڕا کردووە. هەندێک کە دەفەرمون ئوخرا مەبەستی ژێردەستەکانە، ئولا مەبەستی سەرکردەکانە. ژێرکردەکان شوێن کەوتووەکان بە سەرکردە و پێشەواکانی خۆیان دەڵێن چی؟ ڕەببەنا ئەی پەروەردیگارە هائولائی ئەوانەی کە پێش ئێمە هاتوون ئەضەلوونە ئێمەیان گومڕا کرد، سەریان لە ئێمە شێوان، بۆیە فەئاتیهم پێیان بدە عەذابەن سزا
بەڵام چەند ضعفەن چەندان قاتی ئێمە من النار لەناو ئاگردا دەزانن ئەوانیش لەناو ئاگرن و دەزانن ئەوانی سزا دەدرێن بەڵام تەکلیف و داوایان ئەوەیە دەڵێن فەئاتیهم خوایە پێیان بدە عەذابەن سزا بەڵام ضعفەن سزاکەیان بە چەند قاتی سزای ئێمە بێت لەناو ئاگردا خوا بەخسەیان دەکا قالە خوای گەورە دەفەرمێت لیکولین بۆ هەر هەموویان یان دەکرێت بڵین بۆ هەر یەکێکیان ضعفون سزای چەند بارەکراوە هەیە چونکە سزا لە قیامەتێ یەکجار نییە یەک ڕۆژ نییە یەک مانگ نییە یەک ساڵ نییە بەڵکو بەردەوام سزاکە دووبارە و تازە دەبێتەوە بۆ هەر هەمووشیان وەکو یەک کەسەکە سەرکردەیە یان ژێرکردەیە لە پێشەوەیە یان لە دوایەیە خەڵکی گومڕا کردووە یان گومڕا بووە فێڵی لە خەڵکی کردووە یا فێڵی لێکراوە مەسەلەن درۆی لەگەڵ خەڵکی کردووە یا باوەڕی بە درۆی خەڵکی کردووە وەکو یەکوانە لە قیامەت خوا دەفەرمێ وەلاکین بەڵام لا تعلمون ئێوە ئەو ڕاستیە نازانن طبعا کەس ئاگای لە سزای کەس نییە لە قیامەتێ هەر جەهەنەمیەک تەسەوور و قەناعەتی وایە سزای وی لە هەمووان سەختترە حاڵێ بۆیە هەست بە سزای بەرامبەرەکەی ناکات دەنا سزای هەموویان لەوێ هەر کەسەی بەپێی کردەوەی خۆی بەڵام سزای هیچیان یەکجار نییە چەند جار تاوانەکە دووبارە کردوتەوە و چەند جار تکرارت کردوتەوە و چەند کەست خراپ کردووە و گومڕا کردووە یەک بەیەک لە جیاتی هەموو خراپەکانت بە بەردەوامی سزا دەدرێ و سزاکەشت بۆ تازە و بۆ نوێ دەکرێتەوە خوا پەناماندا سەیریکەن قالە خوای گەورە فەرمووی یان دەفەرموێ ئودخولو بەچێ دەفەرمێ بەچێ دەڵێ بە کافرەکان بەوانەی بە بێباوەڕی دەبرن ئودخولو بڕۆنە فی ئومەمین ناو خەڵکانێک یان بڕۆنە گەڵ کەسانێک قەد خەلەت من قەبلیکم کە ڕۆیشتون لە پێش ئێوەدا ڕۆیشتونەتە ناو ئاگر لە پێش ئێوەدا یان پێش ئێوە مردوون بە کافری من الجن والإنس لە ئینسانەکان ئەوانەی کە بێ باوەڕ بوون و هەروەها لە جنۆکەکان فی الناری لەناو ئاگردا بێکەوە بن لەناو ئاگردا لەگەڵ یەکدا بن و لەگەڵ ئەواندا بن كلما هەر کاتێک دەخەلەت یعنی دەچنە ناو جەهەنەم ئوممەتون کۆمەڵێکی تازە لەعنەت نەفرین دەکات لە ئوختەها ئوخت یعنی خوشک بۆ خۆی بەڵام یعنی لێرە لە هاوشێوەکەی خۆی لەوەی پێشوی ڕۆیشتووە و لەوەی پێشوی مردووە پێشوی چۆتە جەهەنەمێ حتا ئەو کاتەی ئیدارەکو فیها بەیەکتریان دەگەێنێت بەیەکتری دەگەن کافرەکان فیها لەناو جەهەنەمدا جەمیعەن هەر هەموویان ئەوجار قالت ئوخراهم لئولاهم دەڵێن ئەوانەی کە دوایێ هاتوون دواکەوتن ئوخراهم ئەوانەی دواکەوتن ئەوانەی لە دوایە ڕاهاتوون لئولاهم بۆوانەی پێش خۆیان یان بە پێشەواکانی خۆیان ڕەببەنا ئەی خوایە هائولائی ئەوانە ئەضەلوونە ئێمەیان گومڕا کرد بۆیە فەئاتیهم پێیان بدە پێیان بچێژە عەذابەن سزا بەڵام ضعفەن من النار چەند قات لەناو ئاگردا چەند جارەی ئێمە لەناو ئاگردا لە شوێنی کەش هەمانە خوا دەفەرمێت لە سەرزاری کافرەکان ڕەببەنا ئینا ئەطەعنا سادەتەنا وەکوبەڕاءەنا ئەی خوایە ئێمە گوێڕایاڵی گەورە و سەرکردەکانمان کرد فەئەضەلوونا ئەسسەبیلە ئەوان ڕێگایان لە ئێمە لادا ئەوان ئێمەیان لە ڕێگا لادا و ڕێیان لە ئێمە شێوان ڕەببەنا ئاتیهم ضعفەین من العەذاب خوایە با سزای ئەوان دوو ئەوەندەی ئێمە بێ بەڵام خوا دەفەرمێ قالە خوا دەفەرمێ لیکولین ضعفون بۆ هەر هەموویان یان بۆ هەر یەکێکیان سزای چەند بارە و چەند قات هەیە وەلاکن لا تعلمون بەڵام ئێوە ئەو ڕاستیە نازانن واضحە بۆیە لە ناو جەهەنەمێدا بەردەوام جەهەنەمی لعنەت و نەفرین لە یەکتری دەکەن وەکو خوا لە شوێنێکە دەفەرمێت ثم يوم القيامة يكفر بعضهم ببعض لە ڕۆژی دواییدا کافرەکان لە بەرامبەر یەکتریدا بێباوەڕ و بێمتمانە دەبن بە یەکتری ويلعن بعضهم بعضا بەردەوامیش هێندێکیان نەفرین لە هێندێکیان دەکەن جا سروشتی وایە ئەوەی کە شوێن کەوتەیە لعنەت لە چێ دەکا لە پێشەوا و سەرکردەکەی خۆی دەکا دەڵێ
ئەو ئەمنی گومڕا کرد و سەری لە من شێواند و ئەمنی بەرەو خراپە بردم ئەوانیش لەعنەت لە شوێن کەوتۆکانیان دەکەن دەڵێن ئەگەر ئەوان شوێنمان نەکەوتبانە و بە قسەیان نەکردباین و باوەڕیان پێ نەکردباین و لەگەڵماندا نەبانە ئێمەش بەتەنێ خراپەمان پێ نەدەکرا هەردوو کۆمەڵەکەش ڕاست دەکەن وایە نەیت سەرکردەیەک تەبەن ئەگەر شوێن کەوتەی نەبێت دەبێتە سەرکردە وایە هیچ کەس لەو دنیایدا سەرکردایەتی و پێشەوایەتی پێ ناکرێت و تااقەتیشی نامێت نەگەر بە قسەی نەکا وایە وەروەها هیچ شوێن کەوتویەکیش بەبێ سەرکردە نییە بۆیە سەرکردە و ژێرکردە ئەوەی گومڕاکەرە و ئەوەی گومڕاکراوە ئەوەی خەڵکی بەرەو خراپە دەبات و ئەوەی بە قسەی خەڵکی خراپ دەکات تاوکەری یەکترین بۆیە لە قیامەتێ خوای گەورە ئینسان لەسەر هەردووکی چ ئەوە خەڵکی گومڕاکەی و بەرەو خراپە ببەی سزای خۆت و ئەو کەسەش وەردەگری کە گومڕات کردووە و ئەگەر ئینسان عەقڵی خۆشی داخەها بە قسەی خوا نەکا بە قسەی پێغەمبەر نەکا لە جیاتی خوا و پێغەمبەر بە دوای شەخسێکی دیکە و کەسێکی دیکە کەوێ عەقڵی خۆت بەکار نەهێنی و وجدانی خۆت بەکار نەهێنی بێگومان یان دنیات بەلاوە گرنگتر و مهمتر بێ لە قیامەتێ لەبەر خاتری دنیا شوێن خەڵکی دنیای بکەوی واز لە قیامەت و لە ئەهلێک بێنی خەڵکێک بێنی کە ئەهلی بەهەشتە بێگومان لە قیامەتێ خوا لەگەڵ ئەوان کۆت دەکاتەوە بەڵام کەسیان هەست بە سزای کەس ناکە بۆیە لەناهای کەسەی سزای خۆی وەردەگرێت و بە پێیکردەوەی خۆی وازحە ئەو جار ئەوە لەوایەتی پێشووتر چێ قسەی کرد ئەوانەی دواتر ئەوانەی شوێن کەوتن ئەوانەی بە حساب بێدەسەڵاتن و ئەوانەی کە گومڕاکراون ئەی ئەوانی کە جوابیان هەیە یان نیانە بێگومان هەیەە وەقالت ئولاهم ئەو جار گوتیان یا دەڵێن ئەوانەی کە لە پێشەوە بوون جا لە پێشەوە بوون یعنی پێشەوەیان بوون یا گەورەیان بوون یا پێش ئەوان بوون لە تەمەن و لە خراپەکاری و لە تاوانکاریدا چونکە لە قیامەتێ یاسای چونە جەهەنەمێ وایە کەسەکە تا خراپتر بێ زووتر دەچێ یعنی ئەوەی لە دنیاە تەبان خراپەی زۆرتر بووە و بۆیە ئولایە لە دنیاە ئولا بووە لە خراپەی لە پێشەوە بووە لە قیامەتش کە دەچێتە جەهەنەمێ هەر لە پێش ئەوەکانی کە دەچێتە جەهەنەمێ جا ئەوان ئەوجارێ وەقالت ئولاهم ئەوانەی پێشتر ئەوانەی سەرەتا ئەوانەی گەورە ئەوانەی پێشەوا بوون دەڵێن لیوخراهم بەوانەی دوای خۆیان فما كان لكم نییە بۆ ئێوە علينا بەسەر ئێمەوە من فەضڵین هیچ چاکەیەک ئەنێ نەکەن سەرزەنشتی ئێمەکەن و گومڕا ئێمە بە هۆکاری گومڕاکردنی خۆتان بزانن یا پێتان وابێ ئێوە بێتاوان و بێگوناهن فعلا وەکو باسم کرد لە دنیادا ئەو خەڵکەی بە دوای سەرکردە و بەرپرسەکان دەکەوێت لەبەر خاتر چێ بە دوایان دەکەوێت لەبەر خاتری ئەوان یا لەبەر خاتری خۆی هەرچی ئێستا بڕۆ زمانی درێژ دەکات و تەمەلوق و ماستا و بۆ سەرکردە و بەرپرسەکان دەکات با هیچی لەو بەرپرس و سەرکردانە دەست نەکەوێت زانە بە دوای دەکەوێت زانە پێی هەڵا دەڵێ زانە دەیکاتە ئاغا و کوێخا و وەجاری وایە بەخوا و بە پێغەمبەر ناویان دێنن هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە شتێکی دنیایی لەو ڕێگای دەستکەوێت وێ کە شوێن سەرکردەکە و بەرپرسەکە کەوتووی لەبەر خاتری خۆت شوێنی کەوتووی تەنانەت بتپەرستەکانیش کاتی خۆی کە بتیان پەرستووە و دروست کردووە لەبەر خاتری چیان بووە لەبەر خاتری خۆیان بووە بە حسابی خۆیان پێیان وا بۆ ئەو بتانە ئەگەر بیان پەرستن و لیان بپاڕێنەوە لەکن خوای شەفاعەت و تکایان بۆ دەکەن ئەوە نەبووە خۆ بتەکە لەوێ کەوتووە تەمەن هیچی نەداوای لێکردوون و نەبانجی کردوون بۆیە بە هیچ شێوەیەکی ئەوەی کە عەقڵی دادەخات و بە دوای خەڵکی دەکەوێت و گومڕا دەبێ تاوانی لەو کەسەی کەمتر نییە کە خەڵکی گومڕا دەکات بۆیە بۆ هەموو شتێکی هەروایە جا ئەوەی درۆی دەکا بە نمونە تاوانبارە وایە ئەدەوەی بڕوا دەکا سادەیە بە هەموو کەس بڕوا دەکا تەنانەت ئەگەر غەیبەتی بکەیت وە یان گوێ بگری وایە ئەوەی غەیبەتی دەکا ئەوەی گوێش دەگرێ وایە ئەوەی کە بوختانی دەکا ئەوەی بڵاویشی دەکاتەوە شەریکن لە گوناهەکەیدا بۆیە دەفەرمێ وەقالت ئولاهم دەڵێن ئەوانەی کە خەڵک بە دوایان کەوتووە و لە پێشەوە بوون لە خراپە و لە چوونە جەهەنەمێدا لیوخراهم بەوانەی دوای خۆیان فما كان لكم نییە بۆ ئێوە علينا بەسەر ئێمەوە من فەضڵین هیچ چاکەیەک ئێوە بە هیچ شێوەیەک لەی شتێکیدا لە ئێمە چاکتر
نين فذوقوا العذاب بۆیە بچێژن سزا بما كنتم تكسبون بەهۆی ئەو کار و کردەوانەی کە بۆ خۆتان کردوتانە نەگێمە کردومانن ئەوان بە تاوانی خۆیان گەورەکە بەڵێ دەسووتێ بەڵێ دەچێتە جەهەنەمێ بەڵام بە تاوانی خۆی وایە کە تۆی گومڕا کردووە ئەتۆش بە تاوانی خۆت کە بە دوای ئەوی کەوتووی بە قسەی ئەوت کردووە ئەو زوڵمی کردووە و بەرمونە زیاتر زوڵمی پێکراوە پارەی دنیای خواردووە و زیاتری دەستکەوتووە بەقەدەر دەستکەوتەکەی و زوڵمەکەی سزا دەدرێت وایە تۆش بە ئەندازەی ئەوەی کە بە دوای کەوتووی و بڕوات پێکردووە لەگەڵی دابووی بەقەدەر خۆت سزا دەدرێت بۆیە دەڵێ فەذوقوا العذاب بچێژن سزا بما كنتم تكسبون بەهۆی ئەو کار و کردەوانەی کە ئێوە کردوتانە و ئەنجامتان داوە جا ئەو قسەیە دەکرێت قسەی گەورەکان بێ حاڵین بەژێرکردەکە یعنی بە شوێنکەوتەوەکانیان بڵێن ئێوەش لەگەڵ ئێمە سزاکە وەرگرن و دەنگێ مەکەن بەرهەمی کردەوەکانی خۆتان نەگی ئێمە هەر ڕاستە و دەگونجێ خوای گەورە هەردووکیان بێدەنگکە بڵێ دەی هەردووکتان ئەوەی سەرەتا ڕۆیشتووە و پێشەوا بووە لەگەڵ ئەوەی بەدوای کەوتووە هەردووکتان بێدەنگ بن هەردووکتان سزا بچێژن و هەر کەسەتان بەرهەمی کردەوەکانی خۆتان وەردەگرێتەوە وازحە ئەو فەذوقویە مەبەستم دەگونجێ قسەی خوای بێ و دەگونجێ قسەی سەرکردەکان بێ بۆ شوێن کەوتوەکانیان فەذوقوا العذاب بچێژن سزا بما كنتم تكسبون بەهۆی ئەو کار و کردەوە خراپانەی کە ئەنجامتان داوە واضحە ئەو جا دەفەرمێ إن الذين كذبوا بآياتنا بێگومان ئەوانەی کە بە درۆیان زانی بەڵگە و نیشانەکانی ئێمە ئەوە یەک ئەوانەی کە بە درۆی دەزانن یا بە درۆیان زانیوە بەڵگە و نیشانەکانی ئێمە بە درۆ زانین چییە ئەوە نییە مەرزی لا بڵێ فلان ئاەتەی خوای درۆیە فلان قسەی خوا درۆیە هەر شتێک خوا فەرموو بێتی لە دڵتدا ئەوەی لە حەدیثەکەیدا باسمان کرد یەقینت نەبێت لە بەرامبەری تەنانەت ئەگەر قەلق بی ئەگەر دوو دڵ بی لە ئاەتێکی خوا لە حکمێکی خوا لە بڕیارێکی خوا لە یەکێک لەو شتانێک کە خوا باسی کردوون بۆ بەهەشتیەکان یا بۆ جەهەنەمیەکان یا لە عەذابی قەبر و سزا ئەوەی کە بە یەقین بە ئاەت بە حەدیث ئیسپات بووە تۆ قەلق بی تێیدا گومانت لێی هەبی دوو دڵ بی تێیدا وەکو ئەوەی وایە بە درۆت زانی بێ بۆیە زۆر جار لە تەفسیرەکاندا ناڵێن کەذەبوو بەڵێن کەفەڕوا بئایاتینا ئەوانەی کە بێ باوەڕ بوون بە نیشانەکانی ئێمە بێ باوەڕی بە زمانە یا بە دڵە زۆرتر بە دڵە مەرزێ بە زمان وا بڵێ بە زمان لەوانەیە کەس نەڵێ خوا ڕاز ناکا قسەی خوای ڕاز نییە وایە بەڵام ئەگەر لە دڵەوە ڕەخنەت لە ئاەتێکی خوا هەبێت لە ئیشێکی خوا هەبێت یا ئەوەی بە نمونە کە باسی جەهەنەمێ دەکرێت پێت وابێ حەقیقەت نییە کە باسی باشتر دەکرێت پێت وابێ بەو شێوازە نییە لێی دوو دڵ بی چونکە دوو دڵی یەکسانە بە کافر بوون ئەو کەسەی کە بڵێ قیامەت نییە بە نمونە دوا ڕۆژ نییە بەهەشت نییە جەهەنەم نییە کەسێکیش گومانی هەیە لەوەی کە هەیە یان نییە جا هەر بۆ قیامەتە نا بۆ هەر ئاەتێکی دیکەی خوا مادام قسەی خوایە قسەی خوا دەبێ لە بەرامبەریدا یەقینت هەبێ ئەو جار پێی ڕزگارت دەبێت لەکوێ ڕزگارت دەبێت لە ئاگر بە یەقین و بە زوهد وەکو گوتمان یەقینەکە لە قیامەتە ڕزگارت دەکا بۆیە ئەوانەی کە بە درۆی دەزانن نیشانەکانی ئێمە باوەڕیان بە نیشانەکانی ئێمە نییە وەستەکبەڕوو عنها و خۆشیان بە گەورە دەگرن لە بەرامبەر نیشانەکانی ئێمەدا کە ئەوەی یەکەم بە دڵ قەناعەتی پێ نییە ئەوەی دووهەم خۆی بە گەورەتر دەزانێت لە ئاەتەکە و ئامادە نییە جێبەجێ کات و پەیڕەوی کە سزاکەیان چییە جارێ هەر پێش چوونە قیامەتێ پێش چوونە جەهەنەمێ خوا دەفەرمێت لا تفتح لهم أبواب السماء ناکرێتەوە بۆیان دەرگاکانی ئاسمان جا ئەوەش دوو تەفسیری هەیە هەندێکیان دەفەرمون کە دەفەرمێت لا تفتح لهم أبواب السماء یعنی دەرگای ئاسمان ناکرێتەوە بۆ کردەوەکانیان هەر کردەوەیەک دەیکەن تەمەن ڕۆژانە و هەفتانە مەلائیکەتەکان دەیبن بۆ لای خوا بۆ ئاسمانەکان بەڵام دەرگای ئاسمان بەڕووی کردەوەی ئەو کەسانەدا ناکرێتەوە کە ئاەتەکانی خوایان بە درۆزانی و خۆیان بە گەورە گرتووە لە بەرامبەر خوای پەروەردگاردا کە ابن عباس دەفەرمێت لا يرفع لهم منها عمل صالح ولا دعاء نەکردەوە چاکەکانیان بەرز دەبنەوە بۆ ئاسمانێ نە دوعاکانیشیان ئەوە یەک لە تەفسیرەکانی تەفسیرێکی دیکەی ئەوەیە کە دەفەرمێت لا تفتح لهم أبواب السماء
ئەوەی کە دەمرن کە ڕوحیان دەردەهێنرێ ڕوحیانەتەکان بەرەو ئاسمان دەبردرێ لەلایەن مەلایکەتەکانەوە بەڵام کە دەگەنە نزیک ئاسمانەکان دەرگاکانی ئاسمانیان بەڕوودا ناکرێتەوە کە حەدیثی صحیحمان هەیە کە ئینسان ڕوحی دەردەسێت تەوان ئیماندار بێ یا کافر بێ ئەگەر ئیماندار بێت تەوان ڕوحی ئینسانی ئیماندار دەخرێتە ناوچی ناو پۆشاکێکی نەرم کە لەکوێوە هاتووە پۆشاکێکی نەرمی بۆن خۆش کە لە بەهەشتەوە هاتووە ڕوحەکەی دەخرێتە ناو زۆر بە احترام و بەڕێز و دواتر مەلایکەتی ڕوحکێشان و لە فەرمودەدا هاتووە کە 500 فریشتەی دیکەش وەکو ڕێز لە ڕوحیانەتی ئینسانی ئیماندار لەگەڵی دەڕوە کە نزیک دەبنەوە لە ئاسمانەکان مەلایکەتەکان دەڵێن ئەوە کێیە ئەو بۆ نەخۆشەی لێدێت و دەرگاکەی ڕێک بەڕوودا دەکەنەوە لە هەر حەوت ئاسمانەکان استقبال دەکرێت ئەوە ئینسانی ئیماندار بەڵام ئینسانی کافر حەدیثی لەسەر هەر هەمان حەدیث بەشەکەی دیکە دەفەرمێت إن العبد الكافر إذا كان في انقطاع من الدنيا ئەگەر بەندەیەکی کافر وەختی ئەوەی هات دنیا بەجێ بێڵێ يجيئه ملك الموت فرشتەی ڕوحکێشان دێ حتى يجلس عند رأسه لكن سەریدا دەنیشێ أو زار فيقول يا أيتها النفس الخبيثة ارجعي إلى سخط من الله وغضب أي نفس بيسكا أي درون بيسكا روح بيسكا وردر بەڵام بۆ کوێ بۆ لای تووڕەیی و غەزەبی خوا ئەو جار دەیهێنە دەرێ ڕوحەکەی کە دەهێنرێتە دەرێ بۆنێکی ناخۆشی لێدێ و دواتر دەخرێتە ناو بەرگێک پۆشاکێکی دڕکاوی بۆ ناخۆش کە لە جەهەنەم ڕاهاتووە کە ڕوحیانەتەکەی دەخرێتە ناوێ مەلایکەتەکان ناچارن بگەڕێنەوە کە دەگەڕێنەوە بەرەو ئاسمانەکان هەر نزیک دەبنەوە لە ئاسمانەکان مەلایکەتەکانی ئەوێ دەڵێن ئەو بۆ گەنی و بۆنە ناخۆشەکەیە دەڵێن فڵانی کوڕی فڵانە بۆیە دەرگاکان پێشتر کراونەتەوە تەوان مەلایکەتەکان دەزانن مەلایکەتن و ڕوح دێنن بەس کە نزیک دەبێتەوە بۆنەکەی هێندە ناخۆشە کە پرسیار دەکەن کێ و ناوەکەی دەڵێ تەوان دەرگاکەی بەڕوودادا دەخرێت و دەرگای چوونە ئاسمان لە ڕوحیانەتی ئینسانی کافر بە هیچ شێوەیەکی ناکرێتەوە تەوان هەردوو تەفسیرەکەشی هەر ڕاستن کردەوەی ئینسانی کافر بۆ ئاسمانە بەرز نابنەوە هیچ کردەوەیەکی وایە و هەروەها دوعاشی بەرز نابنەوە بۆ ئاسمان و هەروەها ڕوحیانەتیشی بە تەکید خوای گەورە ناهێڵێ بچنە ئاسمانەکان هەر لەوێڕە تەبەن هەڵدەدرێتەوە ناو قەبرەکەی خۆی و لە ناو گۆڕەکەی خۆی خوای گەورە دەیهێڵێتەوە هەتا قیامەتی إن الذين كذبوا بآياتنا ئەوانەی کە بە درۆیان زانی و نیشانەکانی ئێمە و واستكبروا عنها خویان بە گەورە گرتووە یەکەم سزایان چییە ئەوەی لا تفتح لهم أبواب السماء ناکرێتەوە بەڕوویاندا دەرگاکانی ئاسمان ئەوە یەک پاشان دەفەرمێ ولا يدخلون الجنة و هەروەها ناچنە بەهەشتیشەوە تا چ کاتێک حتى يلج الجمل في سم الخياط حتى يلج يعني نەچێتە ژوورێ الجمل وشتر لەکوێ في سم الخياط لكني درزي شتوا دەبێ هەتا وشتر بەو گەورەیەی خۆی لەکونی دەرزیەکی بچووک نەچێتە ئەودی و ئاودی و نەبێ مەحاڵە ئینسانێک بە کافری مردبێت چێتە بەهەشتەوە یعنی ئینسانێک بە کافری ڕوحی دەرچوو چوونە بەهەشتی مەحاڵە هەروەکو چۆن مەحاڵە تەوان ئەوە بۆ عەقڵی ئینسانی یعنی دەرزی ئەوەی پێدا بڕوە وشتری پێدا بڕوە پەتی گچکەی بە حەستەم پێدا دەڕوە ئەی وشتری چۆن پێدا دەڕوە بێگومان ناڕوە ئەویش یعنی بە بێگومانی ناستە بەهەشتەوە ئەو جا دەفەرمی وەکەذالک هەر بەم شێوەیە نەجزی المجرمین سزا دەدەین هەموو تاوانبارێک ئەوە تایبەت نییە بە شەخصێک بە کەسێک بە سەردەمێک هەرچی تاوانبار بێت و بە تاوانباری بمرێ ئەوە حاقیبەت و سەرنجامیەتی هەر لە سەرەتای مردنێ ڕاتەوات إن الذين كذبوا بآياتنا بێگومان ئەوانەی بە درۆی دەزانن بەڵگە و نیشانەکانی ئێمە واستكبروا عنها خۆیان بە گەورە دەگرن لا تفتح لهم أبواب السماء ناکرێتەوە بۆیان دەرگاکانی ئاسمان ناکرێتەوە دەکرێت بڵێن کردەوەکانیان بە دەرگاکانی ئاسماندا بەرز نابنەوە بۆ لای خوای گەورە یان چاکە و شت ئەگەر کردبێت یان هەر بەرز نابنەوە یان ڕوحیانەتیان ولا يدخلون الجنة وناسنا بهشتشوا حتى يلج الجمل في سم الخياط هتا وشتر
هەتا ئاودی و نەبێ یەلی جێ یعنی نەچێتە ژوورێ وشتر بە کونی دەرزیدا وەکەذالکە نەجزی المجرمین بەم شێوەیە سزا دەدەین هەموو ئەوانەی کە تاوانبارن بۆیە جا ئێستاش تەواو نەبووە تەمەنەوە هەر سزای سەرەتایی بۆیە ژیانی حەقیقی لەکوێ دەست پێ دەکات لەگەڵ مردنێ ها لەگەڵ ڕوح دەرچوونێ ئینسان ئەگەر بە ئیمانەوە ڕوحی دەرچوو هەر ڕوح دەرچوونەکەشت بۆ خۆی خۆشیە هەر ڕوح دەرچوونەکەشت بۆ خۆی خۆشحاڵیە مەلایکەتە نوێنەرەکەی خوا پێت دەڵێ ئەییا ئەیەتوها النەفس المطمئنە یان ئەی نەفسە ئارامەکە ئەی نەفسە خاوێنەکە وەرە بۆ ڕەزامەندی خوا و وەرە بۆ ناو ڕەحمەتی خوای گەورە جا دەفەرمێت ئەوە لەوێ دواتر ئەریگە مرد و تەمان ڕوحیانەتەکەی هاتەوە سەر عەرزی لەهم من جەهەنەم میهاد بۆ ئەوان هەیە لە ناو دۆزەخدا ڕاخەرێک لە ئاگر ئەوەی لەسەری ڕادەکشن ئەوەی لەسەری دادەنیشن ئەوەی لەسەری دەخەون بە حساب لەسەری ئیسراحەت دەکەن کە نەخەونە ئیسراحەتیشی تێدا نییە بەڵام مەبەست ئەوەی ژێرەکەیان ڕاخەرەکە لە ئاگرە ومن فوقهم وللای سەرەوەشیان ڕاغەواش داپۆشەرێکی ئاگرین هەیە یعنی بنیان و سەریان ئاگرە دیسان خوا دەفەرمێ وەکەذالکە نەجزی الظالمین هەر بەم شێوەیە سزا دەدەین هەموو ئەوانەی کە ستەمکارن لەهم بۆ ئەوان ئامادە کراوە من جەهەنەمە لە ناو دۆزەخدا میهاد یعنی ڕاخەرێک لە ئاگر ومن فوقهم وللای سەریشیانەوە غەواش داپۆشەرێکی ئاگر هەیە یعنی بنیان بە ئاگر ڕاخراوە و سەریان بە ئاگر داپۆشراوە لەسەر و لە خواریان ئاگرە وەکەذالکە هەر بەم شێوەیە نەجزی الظالمین سزا دەدەین ئەوانەی کە ستەمکارن ئەوجار خوا پەناماندا لەوانە ئەوجار والذین ئامنوا ئەوانەی کە ئیماندارن وعملوا الصالحات وەکاری چاکەیان کردووە بەس دیقەتی ئەو ئاەتەی دەن تەبەن زۆر جێگای سەرنجە و جێگای دڵخۆشیشە چونکە مەرجە ئینسان کە ئیماندار بوو هەرچی عملی صالح هەیە هەر هەمووی پێ بگرێ چونکە ئەگەر ئەوەندەی بەتەنێ وەرگرین ها والذین ئامنوا ئەوانەی کە ئیماندارن و وعملوا الصالحات ئەنجام دەدەن هەرچی کاری چاکەیە ئەوان ئێمە هەرچی کاری چاکە هەیە پێمان کراوە بێگومان نا کاری چاکە لە ئیماندا نابێ ناتەواوی و خەلل هەبێ ناکرێت لە پایەکانی ئیمان لە ڕوکنەکانی ئیماندا شتێک هەبێ ئینسان ئیمانی پێی نەبێ قەلق بێت تێیدا دوودڵ بێت تێیدا بەڵام لە ئەنجامدانی عەمەلی ساڵحدا خوای گەورە تەکلیفی چەندیمان لێ دەکا لە شوێنی کە دەفەرمێت فاتقوا الله ما استطعتم تەقوای خوا بکە ئەوەندەی لە تواناتدا هەیە لێرەش لەوەی دڵخۆشترە پێشەوەی تەبەنەوە مبتەدایە خەبەرەکەی نهاتووە ئەوەی مبتەدا بەبێ خەبەر دەبێ بێگومان ڕستەیەکی ناتەواوە ئێستا والذین ئامنوا وعملوا الصالحات ئەوانەی کە ئیمانیان هێناوە و کاری چاکەیان کردووە خەبەرەکەی چیە خەبەرەکەی ئەوەی بڵێ ئولائیکە ئەصحاب الجەنە ئەوانە هاوڕێی بەهشتن بەڵام لە بەینی مبتەدا و خەبەریدا خوای گەورە جملەیەکی ئیعتراضی وەکو لە چۆن لە کوردیدا دەگوترێ لە ناو دوو کەوانەدا قسەیەکی دیکەی گوتووە وەکو مژدانەیەک وەکو دڵخۆشکەریەک پێمان دەفەرمێت لا نوکەلیفو خوا پێت دەفەرمێ بێگومان ئەوانەی ئیماندارن و کاری چاکەیان کردووە بەڵام پێشەوەی خەبەرەکەی بڵێ پێشەوەی بڵێ ئیماندار ئەوەی عەمەلی ساڵحی کردووە دەچێتە کوێ پێمان دەڵێ لا نوکەلیفو نەفسەن ئێمە ئەرکبار ناکەین هیچ کەسێک إلا وسعها تەنها بەپێی توانای خۆی نەبێ یعنی لە عەمەلی ساڵحدا ئەوەندە داوامان لێت هەیە ئەوەندە تەکلیفمان لێت هەیە ئەوەندە ئەرکمان خستوویە سەرشانت کە پێت دەکرێت کە پێت نەکرا شتی واجبیش وانە مەسەلەن ڕۆژوو پێت نەگیرا وای گەورە لەسەری لابردووی وایە حەج پارەت نەبوو یا ڕێگات نەبوو لەسەرت نییە وایە جیهاد ئەوەی شە لە کوێرە ماڵی نییە بنمونە نوێش ئەگەر پێوە واجبە وایە ئەگە پێت نەکرا بەدانیشتنەوە پێت نەکرا بەپێی توانای خۆت بۆیە دەفەرمێ بێگومان والذین ئامنوا ئەوانەی ئیماندارن وعملوا الصالحات و ئەنجامیان داوە کاری چاکە
بەڵام لە کاری چاکەدا لا نکلف نفسا ئەرکبار ناکەین هیچ کەسێک إلا وسعها بەپێی توانای خۆی نەبێ چ دەکا خوا بۆ ئەو کەسانە ئەوە خەبەرەکەیتی ئولائیکە ئەوانە ئەصحاب الجنە دەبنە هاوڕێی بەهەشت ئەوجار لە بەهەشتیشدا هم فيها ئەوان لەناو ئەو بەهەشتەدا خالدون بەنەمری و بە هەتاهەتایی دەبێنەوە خوا بەنسیبمان والذين آمنوا وعملوا الصالحات ئەوانەی کە ئیمانیان هێناوە و کاری چاکەیان کردووە طبعا ئەگەر هەر ئەوەندە بایە ئەوەی دیکەی لەگەڵ نەبایەکەوە تەفسیری هەموو شوێنەکانی دیکەیە لە شوێنی دیکەدا طبعا ئاەت دەبێت بە ئاەتی تەفسیر بکرێت لە چەند شوێنی کە بەزەوەی دەڵێ إن الذين آمنوا وعملوا الصالحات وایە ئەو لا نکلف یان استطاع و توانای تێدا نییە بەس بەو ئاەتەی تەفسیری ئاەتەکانی دیکەش دەتوانین بکەین دەڵێن ئەوانەی ئیماندارن و عملی صالحیش دەکەن بەپێی توانە ئەوەندەی لە قودرەتی خۆیاندایە خۆی گەورە دەیان خاتە بەهەشتەوە مەرزی هەموو عملێکی صالحت پێ بکرێ چونکە دەرگاکانی چوونە بەهەشت هەر یەکدانە نییە وایە دەرگاکانی چوونە بەهەشت زۆرن وەخوای پەروەردگار لەو زۆرانەش هەندێکی زۆر ئاسان کردوون وایە جا طبعا هەتا عملەکەت ڕێژەیان زۆرتر بێت و گەورەتر بن لەناو بەهەشتەدا یعنی دەگونجێت دەرگاکەت کراوەتر بێت و شوێنەکەت بەرزتر بێت لەنا ڕێگای چوونە بەهەشت یەک ڕێگانیە وەخوای گەورە چوونە بەهەشتی نەکردوتە شتێکی مەحاڵ بە هیچ کەسێکی نەکرێ چونکە ئەگەر گوتپای هەرچی عملی ساڵحا وەکو ئیمانەکەی چۆن ئەرکانەکانی ئیمان شەشن دەبێ ئیمانت بە هەر شەشی هەبێت و لە یەک دانەی نابێ کەم تەرخەمیت هەبێت و قەلەقت هەبێ ئەگەر لە عملی ساڵحیشدا هەمان مەرجی دانابایە کەس دەرنەدەچوو ئەوانەی کە ئیمانیان هێناوە و کاری چاکەیان کردووە بۆیە گرینگە طبعا ئینسان عەقیدە و ئیمانی دامەزراو بێ عملی صالحیش بەپێی توانە قودرەتی خۆت بەکاربێنە ئیمانبوون بەخوا فریشتەکان کتێبەکان پێغەمبەران ڕۆژی دوای قەزا و قەدەر بەڵام بە وردیاتەکانی ناویانەوە باوەڕت بەو شەشانە هەبێت و لەوانە قەلەق و دوودڵ نەبی ئەوە دینە سەرەکیەکەیە بابەتە گرینگەکەیە کە ئینسان پێی دەپەڕێتەوە لەوەی نابێت کەم تەرخەمی و لەوەش ڕێژە هەیە ئیمانی لە بەس ناکرێت لەوانەدا قەلەق بی دوودڵ بی ئیمانت بە پێنجی هەبێ و بە شەشی نەبێ بەڵام لە ڕوکنەکانی ئیسلامدا بنمونە چەند کەس حەجی نەکردووە یا حەجی هەر پێ ناکرێ وایە چەند کەس زەکاتی هەر پێ نادرێ و پارەی نییە خۆنەی بوو تەکلیفی لەسەر نییە وایە بەڵام لەواندانا ئەوان پەیوەندیان بە دڵتەوە هەیە وایە دڵی خۆتە حەز لێبێ قەناعەتی پێدێنی و حەز لێبێ قەناعەتت پێ نایێنی ئەوانەی کە ئیماندارن و کاری چاکەیان کردووە لا نکلف نفسا إلا وسعها ئەرکبار ناکەین هیچ کەسێک بەپێی توانای خۆی نەبێ أولئك أصحاب الجنة أوانا دبنها وري بهشت هم فيها خالدون لنا وبهشت جداد منه بنمري وبعتاتاي أو جار فاقر باسي مشهد شي ديكي بهشت دكا كيكي كلا مشهد خوشكان دفرمي ونزعنا چاکترین چاکە کە خوا لەگەڵت دەکا لە بەهەشتێ ئەوەی ئەوە گەلە دنیاشدا خوا ئاوا دروستی کردبی و دڵێکی ئاوا داتێها دنیات لێ دەبێتە بەهەشت بەڵام لە دنیادا مەحاڵە طبعا بە تەواوی دەفەرمێ وەنەزەعنا دادەماڵین دەیهێنینە خوارێ ما في صدورهم هەرچی لەناو سینە و دڵیاندایە لەچی من غیلین لە ڕوققینە لە حەسادەت لە نەخۆشیە دەرونیەکان ئەو جار تەجری من تحتهم الأنهار ئەو جار دەڕوا بە ژێریشیاندا چەندان ڕووبار کە دەچنە بەهەشتێ هەندێک لە فەرمودەمان هەنە کە بەهەشتیەکان بە ئاوێک خۆیان دەشۆن خوای گەورە بەهۆی ئاوەکەیەوە یان بەهۆی خواردنەوەی طبعا ئاوی کەوسەر کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئینسانی دەدا هەر چۆنێکی بێ لاقت ناچێتە ئەو دی و بەهەشتێ هەتا لەناو دڵتدا زەڕێک ڕق کینە حەسادەت هەبێت لە بەرامبەر یەک شەخسی ئیمانداردا بە هیچ شێوەیەکی بۆیە ئەو کەسانەی کە ڕقوقینیان لە دڵە یەک لەوانەی کە تەمەند کردەوەکانیان ڕادەگیرێ و بۆ ئاسمان بەرز ناکرێتەوە کامانن تەمەند هیچ کردەوەی ئینسانی کافر بە مطلقی دەرگای ئاسمانی لێ ناکرێتەوە وایە یەکێکی دیکە هەموو فەرمودەکەی پێغەمبەری کە دەفەرمێ هەموو دووشەمە و پێنجشەمەیەکی کردەوەکانی بەڵام کەسێکی دیکە دەنگی دابڕیوە و ڕقوقینەیەک لە دڵیدایە هەتا ئەو دڵی خاوێن نەکاتەوە لە بەرامبەر کەسەکەیدا
خی گەورە هەر لە دنیاشدا ئیجا کە لە دنیادا ڕێگا بەکردەوە کە نەدا بچێتە ئاسمانێ لە قیامەتە چۆن ڕێز پێدا بچێ ناو باشت بێگومان ڕێنادا بەڵام وەکو ڕەحم تەمان خی گەورە سینەت ئەگەر هەبێ و مابێ تەوان بۆیە دەرسێکی دیکە دەیگەینێ ها ئەوانەی لە ئاعراف و لە بینی بەهشت و جەهەنەمی ڕادەوەستێنرێن زۆرینیان لەو بابەتانە نا دەبێت ئەو دڵیان خاوێن ببێتەوە ئەو دڵیان پاک ببێتەوە وێ لەها زۆر جار دەگوترێ فڵان کەس بچێتە باشتێ لەگەڵی نازمە باشتێش یان فڵان کەس لە بەهشتێش پێ بخۆشنێ لێم نزیک بێ و لەگەڵم بێت و چی بێ ئەو قسەی بێمەعنان چونکە ئەگەر بوویە بەهشتی وایە نازانم چێش بێتە قاتیلی بابیش بێتە بەهشتێ تەوان ئەو ڕقەت لە دڵیدا هەر نابێ ها ئەگەر بنمونە بە ئەوە بێ قاتیلت دوکوژ نازام هەر چێکی کرد بێ لەگەڵت خی گەورە نایبە ئەگە حەقی هەبوو بێ وەک دەڵێ بەنەحەق شتەکەی کرد بیان خاوێن بۆتەوە یان نایە کە هات یعنی وەک تۆ دڵی پاک بۆتەوە کە وەک تۆ دڵی پاک بۆتەوە بێگومان ئەوە نابێنێ وەنەزەعنا ئەو خۆشترین نیعمەتە ها لە دنیاشدا ئەگەر ئینسان خوا دڵی ئاوای داتێ ڕقی لە کەس نەبێت و چاکەی خەڵکی بوێت و حەسادەتی لە بەرامبەر کەسدا نەبێ لە حەدیثێکمان هەیە ئەوەی جابری کوڕی عەبدوڵڵا دەیگێڕێتەوە زۆر جاریش پێمان باسم کردووە کە سەحابەیەک پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدەی بەهشتی پێداوە تەنها لەبەرەوەی کە گوتوێتی هەر ڕۆژێک کە لە ماڵ دەسمە دەرێ لە بەرامبەر هیچ مسلمانێکیدا هیچ ڕقوقینەیەکم لە دڵدانیە فەرمودەیەکی دوور و درێژە جابری عەبدوڵڵا باسی کەسێکی دەکا کە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ ڕۆژ لەسەر یەک فەرمووی پیاوێک دێتە ژوورێ ئەهلی بەهشتا دەفەرمێ چاودێریم کرد هەر سێ ڕۆژەکە یەک کەس بوو دواتر چووە لە ماڵیان داماوەتەوە نەیبینی و عیبادەت و خوابەرستی زۆر بکە دواتر ناسار دەبێت پێی دەڵێ فڵان کەس گوێم لێبوو پێغەمبەر شتێکی ئاوای گوتووە لەسەر تۆ نەشم بینیوە تۆ شەوانە هەستی وەکو منیش شەو نوێژی بکەی و چی بکەی و چی بکەی دواتر دەڵێ من تەنها یەک سیفەتم تێدایە هەست دەکەم هۆکارەکەی ئەوە بێ ئەوەی کە ڕۆژانە لە ماڵێ دەسمە دەرێ هیچ ڕقوق بۆیە بێڕقی سیفەتی ئەهلی باشتە ها بێ حەسادەتی سیفەتی ئەهلی باشتە ئینسان لە دنیادا چەندە کەم ڕق بێ ها چەندە دڵ خاوێن بێت و دڵ پاک بێت و کەم حەسادەت بێ ئەوەندە ئەگەری چوونە بەهشتی نزیکترە وەنەزەعنا ما في صدورهم من غل دێنینە دەرێ دادەماڵین هەرچی لەناو دڵیاندا هەیە لە ڕق و قینە ئەوجار تەجری من تحتهم الأنهار دەڕوا بەژێریاندا لەناو باخەکان تا چەندان ڕووبار ئەوجار وەقالوا دەڵێن چی وەقالوا دەڵێن کە چاویان بە بەهشت دەکەوێ الحمد لله الذي هدانا الحمد لله الذي هدانا سپاس و ستایش بۆ خوا کام خوایە الذي هدانا ئەو خوای کە ئێمەی ڕێنمونی کرد لە دنیادا ڕێنمونی کردین کە بکەوینە سەر ڕێگای کە ڕێگای ئەهلی بەهشتا و هەروەها ئەو خوای کە لێڕە ڕێی هاتنە بەهشتی پیشانداین وما كنا ئەو هەر قسەی بەهشتیەکانە لنهتدي ئێمە نەمان دەتوانی هیدایەت و ڕێگای ڕاست بگرین لەولا ئەن هەدانا الله ئەگەر خوای گەورە هیدایەتی نەداباین و پشتیوانی لێ نەکردباین لەسەر هیدایەت و گرتنی ڕێگای ڕاست ئەوجار دەڵێن چی لقد جاءت رسل ربنا بالحق بێگومان هاتن نێردراوانی پەروەردگارمان بەڕاستی ئەوەی نێردراوانی پەروەردگارمان لە دنیادا پێیان گوتوین و بۆیان هێناوین و بۆیان باس کردوین سەبارەت بە بەهشت و بە قیامەت هەمووی ڕاستە ئەوجار وەنودوو بانگ دەکرێن لەلایەن فریشتە و مەلایکەتەکانەوە پێیان دەگوتێت ئەن تیلکم الجەنە ئەوە کە ئێستا دەیبین و پێتان دراوە و لە ناویدانە بەهشتا ئەوجار ئوریثتموها بۆتە میراتی ئێوە بوون بە خاوەنی بەڵام بەچی بیما کونتم بەهۆی ئەو کار و کردوانەی کە کردوتە ناڵێ بەهۆی دوعاکانەوە باشت بەدەستێناوە دوعاش هۆکارێکە بەڵام دوای کردەوە وایە ناڵێ بەهۆی خەیاڵات و خۆزگەکانی دنیای بەهشتت بەدەستێنا وایە ناڵێ بەهۆی خەو بینینەوە بەهشت پێویستی بە کردەوەیە بەڵێ کردەوەی ئینسانی بەشی بەهشتی ناکەن بەتەنێ بەڵام هۆکاری چوونە بەهشت کردەوەی خۆتە ها پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هیچ کەسێک بە کردەوەی خۆی ناچێتە بەهشتەوە ها دەڵێن تۆش ئەی پێغەمبەری خوا دەڵێن منیش مەگەر خوای گەورە بە ڕەحمی خۆی دامپۆشێ بەڵام هۆکار کردەوەی خۆتە دەبێ نوێژێکت کرد بێ خوا بۆی کردوی بەدە وایە هەزاریەکت بەخشی بێ خوای گەورە بۆی کردوی بەسەد
قسەیەکی ڕاستت کرد بێ خوای گەورە بۆی کردوی بەدا ڕۆژوێکت گرت بێ خوای بەسیست نەکرد بێ پێش خوایت پێ نادا ئەوجار سەیریکەنەوە وەنەزەعنا ما فی صدورهم دێ دادەماڵین دەیهێنینە خوارێ هەرچی لە دڵیاندایە لە ڕق و قینە تجري من تحتهم الأنهار دروا بجريان دا چندان روبار أوزر وقالوا دلين لا شويني كشمان وآخر دعواهم أن الحمد لله كوتاق سي بهشتي كان وزورترين كلمة بهشتي كان ديلين لبهشتي دا الحمد لله حالين بو چونك هر شوينك ساويان پیدا كوي هر شوينك دي بينن هر خوشيك لبهشتي وري دقرن هز بە منەتباری خۆیان دەکەن لە بەرامبەر خوای پەروەردگاردا و خۆشحاڵیەک لە دڵیاندایە خۆیان پێ ناگیرێ وقالوا الحمد لله الذي هدانا دەڵێن هەموو ستایش و سپاسێک بۆ ئەو خوای کە هیدایەتی داین ڕێنمونی کردین لهذا بۆ ئەو بەهەشتە و بۆ ئەو ڕێگایە وما كنا لنهتدي ئێمە نەمان دەتوانی ڕێگای ڕاست بگرین و بە دوای ڕێگای ڕاست و گەیشتن بە بەهەشت بکەوین لولا أن هدانا الله أجر خواهي قبل الرين نكرد باينو يارمتي ندا باين لسر أو ريا أو جار حقيقة شيء كان دوباره دكنا ولقد جاءت رسل ربنا بالحق بيقمان هاتن نردراواني پروردگار من لدنيا دا بومان براستي أوي بوان هناينو بوان باس كردين هموي رازبو أو جار ونودو بانك دكرين للان فرشتو ملائكة كان وأن تلكم أويك ئێوە تێدان نیشتە جێبوون ئێستا ئەلجەنە بەهەشتە ئەو بەهەشتێکە ناوتان بیستووە ئەو بەهەشتێکە بۆتان وەسف کراوە و ئیشتان بۆ کردووە و ریفتموها ئێوە بوونەتە خاوەنی بەخشراوە بە ئێوە بەڵام بیما كنتم تعملون بەهۆی ئەو کار و کردەوانەی کە کردوتانن بنسیبمان کا و صلی الله على سيدنا محمد آله وصحبه أجمعين